پەیوەندی نێوان لایەنە کوردیەکان بە جۆرێک ئاڵۆز بووە کە ماوەیەکە ڕۆژانە بەرپرسان و میدیاکانی لایەنەکان تۆمەتی خیانەت دەدەنە پاڵ یەکتر. ڕۆژانە میدیا و بە تایبەتیش میدیای سێبەری لایەنەکان باز لە سیناریۆی جۆرا و جۆری خیانەتی نیشتیمانی و پیلانی مەترسیداری لایەنەکان لە دژی یەکتر دەکەن. لە دوایین نمونەدا بەشێک لە بەرپرسان و میدیاکانی پارتی باز لە پیلانگێڕی یەکێتی و گۆڕان دەکەن لە دژی هەرێمی کوردستان و تۆمەتی ئەوە دەخەنە پاڵ ئەو دوو لایەنە کە بەپێی پیلانێکی ئێران و بەغدا دەیانەوێت سلێمانی لە هەرێمی کوردستان جیا بکەنەوە. ئێستا ڕێک هەیە بۆ ئەوەی کە بۆکو بەشێک لە چارەسەرکردنی ئەم کێشەیە میدیاکان و بەرپرسانی پارتی لێدوانەکەی ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق سەبارەت با مامەڵەکردنی ڕاستەوخۆی بەغدا لەگەڵ پارێزگاکانی هەرێم وەک ئاماژەیەک بەو پیلانگێڕیە لێک دەدەنەوە. ڕەنگە لە مێژووی هیچ گەلێکدا بە ئەندازەی کورد لایەنەکان تۆمەتی خیانەتیان نەدابێتە پاڵ یەکتر. لە مێژووی کۆن و نوێی کووردا هیچ لایەنێک نییە لەلایەن ڕکابەرەکەیەوە تۆمەتی خیانەتی نەدرابێتە پاڵ. بەپێی کتێبی شەرەفنامەی بەدلیسی لە مێژووی سەردەمی میرنشینە کوردیەکاندا کەمتر میرێکی کوردی بەدی دەکرێت لە دژی میرنشینەکانی دیکە شەڕی نەکردبێت یان لە دژی میرێکی دیکەی کورد پەنای بۆ هێزی بێگانە نەبردبێت. ئەو ڕەحمان پاشای بابان لە ماوەی 24 ساڵ فەرمانڕەواییدا 6 جار لە دەسەڵات دوورخرایەوە. هەر 6 جارەکەش ئەندامانی دیکەی بنەماڵەی بابان لە دژی ئەو ڕەحمان پاشا هێزی بێگانەیان هێناوەتە سەر میرنشینی بابان. بەدرخان پاشای میری بۆتانیش کە هەوڵی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی دەدا لە لوتکەی دەسەڵاتیدا لەلایەن یەزدان شێری ئامۆزایەوە خیانەتی لێکراو نەتەنیا نەیتوانی دەوڵەتەکە دروست بکات بەڵکو عوسمانیەکان کۆتاییان بە دەسەڵاتی میرنشینەکەشی هێنا. مێژووی نوێی کوردیش پڕە لەم جۆرە ناکۆکیانە. بۆ نمونە لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا باڵی مەکتەب سیاسی لە دژی مستەفا بارزانی پەنایان بردا بەر بەغدا. لە نەوەدەکانی سەدەی ڕابردوودا پارتی و یەکێتی لە دژی پاکەکە هاوکاری تورکیایان کرد. لە سیوێکی ئابی 1996دا پارتی لە دژی یەکێتی پەنای بردە بەر سوپای حکوومەتی بەعسی عێراق. لە ئێستاشدا زۆربەی لایەنە کوردیەکان بەسەر دووبەرەی تورکیا و ئێراندا دابەش بوون. هەموو لایەنەکانیش ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لایەنەکانی بەرامبەریان تۆمەتبار دەکەن بە خیانەتی نیشتیمانی. پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکرێت بەوەی بە هاوکاری تورکیا پیلانگێڕی دەکات لە دژی ڕۆژاوای کوردستان و هەروەها لەم دوایانەشدا میدیاکانی پەکەکە باز لەوە دەکەن کە پارتی هاوکاری تورکیا دەکات بۆ لێدانی پەکەکە لە شنگال و قەندیل. لە بەرامبەردا پارتیش لایەنەکانی دیکە بە تایبەتیش گۆڕان و یەکێتی تۆمەتبار دەکات بەوەی لە کاتێکدا پارتی و بارزانی هەوڵ بۆ دروستکردنی دەوڵەت دەدەن ئەو لایەنانە بە فیتی ئێران و بەغدا هەوڵی لەباربردنی پرۆژەی دەوڵەتی کوردی دەدەن تەنیا بۆ ئەوەی پارتی لاواز بکەن. لەم نێوانەدا بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە هێزە کوردیەکان هەم ژیان و گوزەرانی خەڵک و هەم چارەنووسی نەتەوەییان کردوتە قوربانی ململانیە سیاسیەکانی خۆیانەوە. بەشێک لەو هاوڵاتیانە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا باز لەوە دەکەن چۆن دەکرێت هێزێک باسی دەوڵەت بکات بەڵام ژیان و گوزەران و پەککەوتنی پرۆسەی خوێندن و موچەی هاوڵاتیانی بۆ گرنگ نەبێت و ئامادە نەبێت هیچ نەرمیەکیش بنوێنێت بەرامبەر لایەنەکانی دیکە. هەروەها بەشێک لە هاوڵاتیان مەترسی خۆیان نیشان دەدەن بەوەی بەهۆی ململانێ ناتەندروستی هێزە کوردیەکان و هەروەها بەهۆی گەندەڵی و ناشەفافیەتەوە خەریکە کورد هەموو ئەو دەستکەوتە نیشتیمانیانەش لەدەست دەدات کە دەریایەک خوێن لە پێناویدا ڕژاوە. لێرەدا پرسیار ئەوەیە بۆچی کورد و سەرکردەکانی ناتوانن پند لە مێژوو وەربگرن و بەردەوام هەڵەکانی ڕابردوو دووبارە دەکەنەوە.